طبعا مو عفرەتە حەزی لە ئاڵتوونە. ئاڵتوون يعني پارە و سیارە نییە تۆ؟ نا ئاڵتوونی شەر پارەکە ئەگرێتەوە بەس. وازی دێنە ساڵی نوێ نزیکە بەنیازی لەم ساڵە نوێ چی بکەیت؟ پێش هەموو شتێک ئیشەڵا ساڵێکی پڕ لە خۆشی و سەلامەتی بێ بۆ هەموو لایەک. ئیشەڵا دووربین لە قەیرانی دارایی و قەیرانی ئەم لافاوەم شتانە بۆ هەموو خەڵکی کورد بۆ هەموو خەڵکی دنیا. وەکو پلانێکی ئیشم هەیە گەورەکردنەوەی ئیشەکەمە ئینشاءڵڵا. شتێکمەوە باسە بابەتی ساڵۆنە بابەتی جوانکاری و ساڵۆنە ئینشاءڵڵا بەتەمای سنتەرێکی گەورەترین سنتەرێک تایبەت بە خانمان و فەرعێکی دوم بۆ پیاوانمان ئینشاءڵڵا. ئەمە پلانی سەرەکیمە پلانی ترم هەیە بەس وەکو پلانی سەرەکی من ئەمەیە. ئەوەی کە هەیە ساڵی 2025 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ چۆن تێپەڕی؟ ئەلحەمدولیلا ساڵێکی باش بوو. ئەمە شێتەوە سەر بیرۆکە و ژیانی خۆکە تا چەند بە باش بیبینی تا چەند بە ژیان دڵخۆش بیت و بە باشی سەیری ژیانکەی ئەلحەمدولیلا ژیانێکی باش بوو ساڵێکی زۆر باش بوو. ینی دەستکەوتی گەورەی تیا بوو؟ بەڵێ. ئەگەر شتێکی دیاریکراو هەبێت بڵێن بە دیاری پێتێن ئەتەوێت چی بێ و دیارە؟ طبعا مو عفرەتە حەزی لە ئاڵتوونە. ئاڵتوون يعني پارە و سیارە نییە تۆ؟ نا ئاڵتوونی شەر پارەکە ئەگرێتەوە بەس. وازی دێنە نامۆی سەرەتای ئیشەڵا دووربین لەم قەیرانە و ژیانێکی باشتر بێ بەس وەکو شتێکی دیارکراوە هەموو ئافرەتە حەزی لە ئاڵتوونە. جلی کوردی لەبەرە تا چەندێک جلی کوردی لەبەرەکەیت؟ زۆر حەزم لە جلی کوردیە بە تایبەتی بۆ ئەم مناسبانە چونکە شەوی یەڵدا شەوێکە کە تایبەتە بە کورد شەوی چلەی کوردی پێڵێن. بۆ ئەم مناسبانە جلی کوردی زۆر ڕەسەن و زۆر جوانە چ بۆ پیا و چ بۆ ئافرەت. ئافرەتە هەڵێ بۆ جلی کوردیمان زۆرە چەند هەیە تۆ؟ وەڵا هەمە حەزم لە جلی کوردیە بۆ نمونە هەر ئەم جلێ بەرم پێرەیان بەکرد بە تایبەتی بۆ ئەمڕۆ زوو فریای کەوتم. چەند دانوێن؟ هەمە وەڵا نازانم بڵم بەدانە حساب ناکرێ بەس ئەمە نا لەوانە 20-25 ئاوە یەک جار لەبەرەکەی زۆر شتی ئەوە نایەم نا یەک جار جلێ لەبەرکەم شتێکی زۆر نۆرماڵە گەر دوو سێ جاریش لەبەریکەم. هەندێک لە خانمانەڵێ یەک جار جلە کوردیەکە لەبەرەکەینەوەی کە ڕستمی پێوەی تاو لەبەری ناکەینەوە. ناوانە لای من قەیچەکە با دوو سێ جاریش لەبەریکەی.